لەسەر گرنگی بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران بۆ هاوڵاتیان بۆ سەرمایەداران و بازرگانان بەگشتی و تا دواتر ئەگاتە سەر بازاڕی کوردستان گرنگی ئەم بڕیارانە چۆنە بێت و کاریگەریەکانیشی چیە بێت لە داهاتوودا. میوانداری بەڕێز گەیلان حاجی سعیدمان کردو کە سەرۆکی ژووری بازرگانی هەولێرە و لە ستۆدیۆ میوانی ئەمەیە. بەڕێز گەیلانم کاتت باش بەخێر هاتی، هەینێکی خۆش و ڕەمەزانێکی خۆشیش قوبوڵ کراوە ئینشەڵڵا. زۆر سپاس، سەلامەت بی. زۆر سپاس. پێشی زۆر سپاسان دەکەم لە بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە. داوا لە خوای گەورە دەکەم تاعات و عیبادەتی هەموو لایەک قبول بێ و ئینشەڵڵا نۆژی و ڕۆژی هەموو لایەک قبول بکە ئینشەڵڵا و هیوای کاتێکی خۆش بۆ و ڕەمەزانێکی خۆش بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و جا ئینشەڵڵا اینجا بە مژدە و بڕیاری خۆشیشەوە بێەوە هەر زۆر باشترە. حەزەکەم یەکسەر بەوە دەست پێ بکەین ئەم بڕیارانەی ئەنجومەنی وەزیران کاریگەریەکانی کەی ڕەنگەداتەوە لەسەر بازرگانان لەسەر هاوردەکاران بەتایبەت وە کامە لەو بڕیارانەش ئەتوانێت ڕاستەوخۆ سوود بۆوان بگەێنێت. بڵێ سەرەتا من دەمەوێت ئاماژە بەوە بدەم بڕیاردان کات و ساتەکەی زۆر زۆر گرنگە کە بڕیاری تێدا دەدرێت. بۆیە من بەڕاستی وێڕای دەستخۆشیێکی گەرم لە حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە من وا هەز دەکەم وا دەزانم کە کات و ساتێکی زۆر گونجاوی هەڵبژارد بۆی ئەو بڕیارە حەکیمانانەی کە لە ڕۆژی چارشەممە دادرا بڕیارەکان بدرێتن. هەروەکو دەزانن ئێمە ماوەیەکی زۆرە هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەو سیاسەتەی کە لە حکوومەتی مرکزی پیادە دەکرێ و پەیڕەو دەکرێ بێبەش بوونە لە تا ئاستێکی زۆر لە نەبوونی موچەیانی بێبەش بوون، پێدانی موچە بێبەش بوونە. بۆیە کاریگەری ئابووری خراپی نەرێنی کردوتە سەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەو بڕیارانەی کە جەنابی سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی وەزیران ئەو بڕیارانەیاندا کاتەکەی زۆر زۆر گونجاو بوو لە چەند گۆشەیەکەوە ئەگەر ئێمە تەماشای بکەین هەم لە بوارە ئابوووریەکەیەوە کە بەڕاستی جوولە دەخاتە ناو بازار چون خۆمان دەزانین ئێمە کاتێک پارە یاخود دراو کەم بێ لە بازار جوولەی بازرگانی و بازارەکە سز دەبێ و خواست لەسەر کاڵا کەم دەبێتەوە. بۆیە لەو کاتەدا کە لە مانجی ڕەمەزانە و لە بەرەبەری جەژنانە پێدانی موچەی مانجی دوو و ئیشاڵەکە مانجی سێشی بە دواوە بێتن و هەروەها ئەو بڕیارانەی تر کە بریتی بوون لە 8 بڕیار کە درا بۆ جوولەی بازرگانی و بۆ بژانەوەی ئابووری پێم وایە بڕیارەکان یەک لە دوای یەک هەمویان یەک لە یەک گرنگتر بوون و لە کات و ساتێکی زۆر گرنگیشدا بوو. من وا هەز دەکەم کە لەوانەیە لە چەند ڕۆژێ داهاتوودا یاخود چەند ڕۆژێکی پێ بچێت تا کاریگەری ڕاستەوخۆی دەبێتە سەر بازار و جوڵەی بازرگانی و کڕین و فرۆشتن. بەڵام بێگومانم لەوەدانە چەند کاریگەریەکی ناڕاستەوخۆ یاخود کاریگەریەکانی بە فەوری یاخود لە هەمان کاتدا دیار دەبن ئەوانیش کاریگەری دەرونیە لەسەر هاوڵاتیانی کورد وا هەز دەکەن کە ئێستا بەڵێ خەڵکانێک لەوانەیە پێشتر وابیریان دەکردەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە فکری هاوڵاتیانی خۆیدانە و یاخود ئەوەندە غەمی هاوڵاتیان ناخۆ، بەڵام ئەوەی کە دەرکەوت نەخێر حکوومەت زۆر لە غەمی هاوڵاتیاندایە و غەمی هاوڵە گەورەترین غەمی حکوومەت غەمی هاوڵاتیانە ئەوە بۆ ئەو بڕیارانەی هەرچەندە ئێمە لەباری ئابوووریەکی باشدانین حکوومەتی هەرێمی کوردستان لەباری ئابوووریەکی باشدانە، بەڵام سەرڕای ئەوەی کە لەباری ئابووری باشدانە غەمی هاوڵاتیان ئەولەویەت بووە بۆیە داشکاندن و لێخۆشببوون لەو هەموو ئەوانە کرا کە پەیوەستن بە ئەوەی ڕۆژانەی هاوڵاتیان و هەروەها پەیوەستن بە جوولەی بازرگانی و باری ئابووری هەرێمی کوردستان و بازرگانان و کەرتی تایبەت. بۆیە من بە کات و ساتێکی زۆر گرنگی دەزانم و بەڕاستی جێ دڵخۆشیە و بڕیانانە لەو کاتانەدا و دڵنیام لەوەی کە کاریگەریەکی ئەرێنی دەکاتە سەر
بازار و ئابووری هەرێمی جام کوردستان. کاریگەریە ئەرێنیە کەی بە دیار دەکەوێت لە ناو بازارە بە تایبەت لە کاتێکا کە ئەنجومەنی وەزیران بڕیارەدات لێخۆشبوونی ڕسومات بە 150 بۆ هاوردەی ئاژەڵ بکرێت ئەمە بڕیارێکە لە کاتێکا دراوە کە نرخی گۆشت بەرز بووە لە بازارەکانە کەی نرخەکە دابەزێنێواتە ڕنگدانەوەی ئەو بڕیارە. من پێم وایە ئەوە کاریگەریانە زۆر بە خێرا کاریگەری دەبێ و ڕنگدانەوەی لەسەر بازار دەبێ. من دەمویست بێمە سەر ئەو خاڵە بۆ نمونە ئەو بڕیارەی کە درا لە دەربارەی ئاژەڵ و لە بۆ ئەوەی کە گۆشتی سوور لەو ماوەی ڕابردوودا نرخی زۆر چوو بەسەرێ هەر بڕیارەکە زۆر لە جێی خۆی بوو. لەوانەیە گرانبوونی گۆشتی سۆر پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نەبوو بە تایبەت بە هەرێمی کوردستانیان بە عێراق بەڵکو گرانبوونی نرخەکەی گرانبوونێکی جیهانی بوو لە هەموو جیهان گران بوو بەڵام ئەوەی کە هەستی پێکرا کاریگەری لەسەر هاوڵاتی کورد دروست دەکا و بە زووترین کات هاتنە دەنگ و دراسەیان کرد کە چی بکەن ئەوەیە زۆر گرنگە کەواتە حکوومەت ئاگادارە لە هەموو ئەو ڕووداوانەی کە ڕوودەدا و لە هەموو ئەو کاریگەریانەی کە دەکەوێتە سەر هاوڵاتی لە هەموو ئەو بارگرانیانەی دەکەوێت سەر هاوڵاتی و ئامادەیە تەسحیە بەخۆی بدا فی سەبیلی ئەوەی کە کاریگەریە خراپەکان لەسەر هاوڵاتی کەم بکاتەوە. بۆیە ئەو بڕیارە من پێم وایە زۆر بە خێرایی کاریگەری دەبێت لەسەر گۆشت و ئەوەی ئێمە لە دوێنێکە دراسەمان کردووە و پرس و ڕامان پرسوڕای خەڵکمان وەرگرتووە و دەتوانم بڵێم سەتادا بۆ 15 لە نرخی گۆشت دادەبەزێنێت چون نرخی 150 گومرگ ئەلە سنوورە دەکا و دڵنیام کە ڕنگدانەوەی دەبێت و کاریگەریش کاتێکە باسی ئابووری و بازرگانیوانەکەین هەمووی ژمارەیە من پێم خۆشە بە ڕێژەیەک بە خەمڵاندنێکی بەڕێستان بەپێی ئەو ئەزمونەی هەتانە ئەم بڕیارانە سەتا چەند کاریگەریە بێت لەسەر گیرفانی هاوڵاتی هەتاگاتە بازرگان و سەرمایەدار. خۆتان دەزانن ینی هەر هەموو ئەو بڕیارانەی کە دراون بۆ نمونە ئێمە ئەگەر باسی باج بکەین هەر بۆ بەرهێنەرێک یاخود هەر هاوردەکارێک کە کاڵایەک هاوردە دەکا تێچووەکەی بریتە لە چەند بەشێک چەند شتێکەیە کە تێچووی ئەو کاڵایە بۆ نمونە ئەگەر وە بەرهێنەر لێرە یاخود ئەو کاڵایی کە لە هەرێمی کوردستان بەرهەم دێتن کرێکاری هەیە سوتەمەنی هەیە ولایەنی دیکەی مەسروفاتی هەیە بۆی بەرهەمەکە بەرهەم بێنێ و لە هەمان کاتدا باج و ڕسوماتی گومرجی و ئەوانەشی دێتە سەرێ بۆیە کاڵاکە دەکەوێتە نرخەکەی دیار دەبێت. ئەگەر بێ هات و حکوومەتی هەرێمی کوردستان نرخی بازی ئەوەندە بۆ دابەزان بێگومان ئەوە کاریگەری دەبێت لەسەر نرخی ئەو کاڵایە لەسەر تێچووی نرخی ئەو کاڵایە کەواتە ئەو بەرهێنەرە دەتوانێت کاڵاکە بە نرخێکی کەمتر بەرهەم بێنێ و بیخاتە بازار و لە هەمان کاتدا هاوڵاتی سوودمەند بێ لەو کاڵایی کە بە نرخێکی کەمتر هاتوتە بازار و جگە لەوەی کە نرخەکەی و لە هەمان کاتدا جوولەی بازرگانی چون قوەی شێڕایی پێ دەڵێن وەخت هێزی خواست لەسەر کاڵا لە کاتێکدا کاڵایەک بە نرخێک بێ لەوانەیە هێزی کڕین لە بۆی کەمتر بێ بەڵام کاتێک کە داشکانی بۆ کرا و کاریگەری ئەوەی لەسەر دروست بوو کە نرخەکە بێتە خوارێ بێگومان هێزی کڕین لە بۆی زیاتر دەبێت و خواست لەسەری زیاتر دەبێت ئەوەش دەبێتە هۆی جوولەی بازرگانی زیاتر لە هەرێمی کوردستاندا ئەو 20 لە سەتای بوو نمونە لە باز یاخود لە کارەبا لە ئاو هەموو ئەوانە کاریگەریان لە تایبەتی زۆرترین کاریگەریان لەسەر و بەرهەمانە دەبێت کە لە ناوەخۆی هەرێمی کوردستان بەرهەم دێ و بە نرخێکی گونجاوتر دەگاتە بازار ئەوە بڕیارەکە دوولایەنەیە بەڕێی من یەک هاندانی کەرتی تایبەتە دوو ئاسانکاریە بۆ هاوڵاتی و گەیەندنی کاڵا بە نرخێکی گونجاو بۆ دەستی هاوڵاتیان لەو کات و ساتەدا. بەڕێزگەیلان زۆرن ئەو بازرگان و سەرمایەدارانەی کە کەوتونەتە ژێر سزای باجەوە یاخود باجێکی زۆریان لەسەر و سزایان چۆتە سەر. من ئەگەر وەکو داتا لێم بپرسی لەوانەیە داتایە لە بەردەستی ئێمە نەبێت چون ئەوە تایبەتمەندی بەڕێوەبەراتی گشتی وەکو بازار ئێمە کە دراسەی دەکەین بێگومان نەبوونی نەدانی موچەی چەند مانجێ ڕابردوو و ئەو وەزع ئابووریەی کە لە هەرێمی کوردستان و ڕوویداوە و ناسەقامگیریەی کە لە چەند مانجێ ڕابردوودا هەبوو هەموو ئەوانە کاریگەری دەخەنە سەر بازرگان هەموو ئەوانە کاریگەری دەخەنە سەر نەقدینەگی بازرگان و خاوەن کۆمپانیاکان و لەوانەیە لە کات و ساتی خۆیاندا نەتوانن ئەو ئەرکەی لەسەر شانیتیان بەرامبەر باج یا بەرامبەر دەوایرەکان دیکە جێبەجێ بکەن بۆیە
من گومانم لەوەدانە کە بەشێکی زۆری کۆمپانیەکانمان ئەو سزا دەیانگرێتەوە ئەوە دەیانگرێتەوە لێ خۆشببوونە و جێی خۆشحاڵی هەموو ئەو کۆمپانیانە دەبێت کە ئەو سزایە ئەو لێ خۆشببوونە دەیانگرێتەوە و گومانم لەوەدانە کە ینی کاریگەریەکی ئەرێنی زۆر باشی لەسەر ئابووری هەرێمی کوردستان دەبێت. بەڵێ بەڕێز گەیلان حاجی سعید سەرۆکی ژووری بازرگانی هەولێر لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ دەرفەت. زۆر سپاس.